ساڵی 2015 تاکو ئەم ساڵ کێشەیەک نەبووە لە ناردنی گەنمی جوتیارانی سنووری خانەقین بۆ دیالە یان بۆ هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان لە دوو جێگا جوتیارانی ئێمە سوودمەند بوون بەڵام تکراریش ناکرێتەوە دووبارە ناکرێتەوە ئەو ناوەی ئەنێرێ بۆ دیالە نابێ بنێرێ بۆ کوردستان یان ناردمان بۆ کوردستان نابێ بنێرێ بۆ دیالە چونکە هاوکارێکی وا لە نێوان ئێمە و زراعی دیالە هەیە خانەقین کەسەر بە دیالەیە هەیە بە یەک لیستینەکەین ئەیکەنە دوو لیستەوە لیستی بۆ ئەوان لیستی بۆ ئێمە بەڵام ئەم ساڵ تەگەرەیەکی گەوریان خستە بەردەم وەرگرتنی گەنمی جوتیارانی سنووری خانەقین کوردەکان بە تایبەت کوردەکان تاکو ئەمڕۆ کە لە نزیکەی مانگی لە یەکی پێنجەوە پێش یەکی پێنجش سایلێ دیالە کراوەتەوە خانەقین لە سەرەتای پێنجەوە مانگی پێنجەوە گەنمی جوتیارانێنێن تاکو ئەمڕۆ نەگەیشتە 1500 تەن وەرگیرا بێ لە خانەقین جوتیارەکانمان ئەچنە ئەوێ ئەرقەلە خەنە ناو وەرگرتنی گەنمەکانیان ئەلێن گەنمەکانتان باش نییە ڕەفزیەکەن تاجری برا عەرەبەکان لەوێ وەستاوە داوای گەنمەکانیان لێەکەن بە سەعرێکی هەرزان لەبەرەوە ئەوی تر ئەبێتە کێشە بۆی بیگەڕێنێتەوە ئەی فرۆشێ بە سەعرێکی هەرزان ئەم وەکو معلومات وەکو ئاگادار کە باسیەکەن ئەڵێن لەو لاوە ئەیکەنە ژوورەوە هەر لەسەر وەرەقەکان ئەمان ئەیکەنە ژوورەوە بە دەرەجەیەکیش بۆیان ئەنووسرێت یعنی ئەو گەنمە لە کورد وەرەگیری ئەدرێ بە عەرەبەکان وەرەقەی کوردەکان بە زۆری ڕەفزەکرێ لەبەر ئەوەی دیالە تەعامل لەگەڵ کوردەکانە ناکەم ئەو کێشەش ئەم ساڵ سەری هەڵداوە بە بیانووی ئەوەی کە ئەمە گرێبەستەکانیان ساڵی 1970 لەسەر قانونی 117 و ئەلغا کراوەتەوە لەلایەن حکوومەتی ڕژێمی بەعسی ساڵی 1976 ڕەفز کرا یان ئەلغا کراوەتەوە عەقدەکانیان ئەوانە تەعامل لەگەڵ ئەو عەقدانەیە ناکەن